بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزانم داوامە لە ذاتی پاکی پەروەردگار تەواوی ئەم دەرسانەمان لێ قبوڵکە، دڵ ئارام و ئاسوودە و ڕۆح ئاراممان بکات. بەڕێزەکانم، ئێمە لە خزمەت کتێبی دا و دەوایی ئیمامی ئیبن القەیمی جەوزیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەوەستین، یان کتێبی الجواب الكافي لمن سأل عن الدواء الشافي وەکو عەرزم کردن ئیبن القەیم خۆی ناوی لێ نەناوە، هەر چاپەی بە شێوازێک چاپەکرێ، ئێمەش ناومە لێنە ئاسایشی ڕۆح. پرسیارێک لە ئیبن القەیم کرا کە دەردێکی کوشندە بە ئینسانەوە چۆن چارەسەر بکرێ، کە هەرچی ڕێگاکانە کەسێک هەمووی بڕی بێت و هەر چارەسەریشی بۆ نەیەت. ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جەوابێکی دوور و درێژی ئەم کەسەی داوەتەوە و بۆتە ئەم نامیلکەیە. فەرمووی هەموو شتێک شیفای هەیە، بەهێزترین شیفاش لە قورئانە، لە دوای قورئان لە دوعای خێرەیە. ئێمە دوو دەرسە هەر باسی دوعا ئەکەین، دەرسی ئەمڕۆژ هەر عینەن ئەچینەوە خزمەت دوعا. ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باسی ظروف و جەوی دوعامان بۆ ئەکا، چ ظروفێک مەسەلەن بۆ دوعاوە، چۆن ئینسان هەندە جار مەوسیمێکی زۆر جوان بۆ دوعا دەسەکەوێت، لەو مەوسیمە دوعاکەی ئەکات و گیرە ئەبێ. ئەفەرمێ زۆر کات ئینسان ئەبینێ کۆمەڵە دوعا هەیە، خەڵک دوعای پێکردو و گیرا بووە. وكثيرا ما تجد أدعية دعا بها قوم فاستجيب لهم، دعایان کردو بەو کەلیماتانە و خوا جوابیانەتەوە. لو أشي أم كلماتاني كوتراوى لو كاتا فيكون قد اقترن بالدعاء ضرورة صاحبه وإقباله على الله. أم دعاي كراو خوا جوابي دهر لحياتي خوا ما نبا دور نرين جاري وای ئینسان دوعایەکە یەکسەر گیرە ئەبێ، هیچ کەسێک نییە لە ژیانە دوعای گیران نەبوو بێ ئیلا بە جۆرێک لە جۆرەکان دوعای گیرا بوو. یعنی کەسێک نییە لە عمری خۆیان بیر کاتێ بڵێ وەڵام من هیچ دوعاکەم گیران نەبوو، چەند دوعات کرد و گیرا بوو، چەندێکیش کرد و گیرا نەبوو. یان ئەبینی کەسێک مەسەلەن پیاوێک عالمێکی زۆر گەورە دوعایەکە کات و یەکسەر دوعاکەی گیرا ئەبێ. ئەفەرمێ لەم کاتی دوعای ئەو کەسەکە کردوویەتی لەو ئەچێ زۆر پێویستی بەو شتەوە، بۆیە خوا پێ عەتا کردووە. یەک دوو، دڵی زۆر لەگەڵ خوایە بووە، زۆر دڵی زۆر ئارام بووە لەگەڵ خوایە، بۆیە ئاوا خوای گەورە دەروی خێری لێ کردوێتەوە، لێ قبوڵ کردوێتەوە. یان حەسەنە و چاکەیەکی کردووە، بەخۆی حەسەنەکەەوە خوا لێ قبوڵ کردووە. بەڕێزەکانم، مەسەلەی حەسەنە و چاکە لە دوعایە زۆر عەظیمە. وەڵڵا ئینسان جاری وا هەیە خێرێک ئەکا زۆر بەلایەوە گرنگ نییە، ئەو خێرە نازانێت لای خوا چەند قبوڵ کراوە، چەند گەورەیە. یەک دنیا دوعای بەدوای ئەو خێرە هەمووی گیراوی. یعنی هەندێک شت هەیە زۆر بچووکە، جاری وایە ئینسان بۆ نمونە دڵی هەژارێک ئاوەدانەکات، خۆ حەسەنە هەر بریتی نیە لە پارە، نە سەردانی نەخۆشێک ئەکا و تۆزە دڵنەوایی ئەکا، نە لەوەش زیاتر هەتیوێک ئەبینێ ئاو دەسەهێنە بەسەریە، نە دارێک ئەنێژێ، چکەوە هەمووی حەسەنن، حەسەنەوە تەسەوور وا نەکەن، نەوەڵا دانی جوان ئەشوە حەسەنێ. و ئیسلام یعنی ئەوە نییە بڵێ بەرنامەیە بێت لە سوچێکەوە سیرکە، حەسەنە یعنی سەدەقە، حەسەنە هەموو شتێک. ذکرێ ئەخوێنێ و خوا قبوڵی ئەکا، سەڵەواتی ئەدا و خوا قبوڵی ئەکا، هەر یەکێک لەمانە سوبحان الله ئەبێتە دەرگایەکی خەیری زۆر عەظیم، خوا بەسەر ئەم کەسە ئەیکات. بۆیە لە ڕاستیە هەندێک جار دوعاکەت کە گیرا ئەبێ ئەڵێ باشە تۆ بڵێ ئەم کەلیمە ئەگەر دووبارەکەمەوە هەم گیرا بێ، ئەم کەلیمە ئەوە نەخۆشەویست بێ لای خوا، نا احتیمالە حەسەنەیەکت کە لە پێشەوە کردووە ئەم حەسەنە ئەبێتە هاوکارێکی زۆر بەهێز و دوعاکەت گیرا بێ. یعنی سبحان الله مەسەلەی حەسەنە لە مەسەلەی گیرابوونی دوعایە زۆر تەئسیری هەیە. والله جاری وا هەیە زەردەخە نەیەکزێ
تبسمك في وجه أخيك صدق. يك زردخني بسيطة كده وتسبي جرابون دعاك میوانێک هاتووە بە دڵ ڕێزی لێگرت و کچەکان باباسێکی میوانتان بۆ بکەم بۆ خۆیان میوان نییە وا تەسەوور نەکەن بە نابەدڵی چێشت لێ بنێ میوانیش ئاگای لێ نەبێ بەخوا بە دڵ ئەو خواردنەوە حازر نەکەن ئەو میوانە پێزان مەگەر میوانە زۆر گێژ بێ نەزان بەخوا یەکسەر هەستی پێکە ئەوە سەیری خواردنەکەی کرد کابان چەند بە نەڕەحەتی لێ ناوە چەند دڵت تەنگ بووە اینجا ئەو خواردنە بۆ ئیسفادەی ئەو کەسانە زۆر کات ئافرەت لە ماڵەوە خواردن لێ ئەنێ بە بێتاقەتی و بێزاری کەس سوودی لێ وەرناگرێت کەی بەڕۆح ئەو خواردنە ئەمە بۆیە فەرمێن من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه سبحان الله ئەو کەسەی ئیمانی هەیە بەخوا بە ڕۆژی ئاخرەت یعنی بەشێکە لە عەقیدە با ڕێز بگرێت لە میوانەکەی ئەباشە تۆ بە دڵ ڕێزی لێ ئەگری بە زمان ڕێزی لێ ئەگری بە کردەوە ڕێزی لێ ئەگری بۆیە حەسەنە هەندێک جار چییە ینی میوانێک هاتوۆتە ماڵەکەت بە دڵ سوپاس خوای گیان سوپاسی تۆ ئەەکەم کە ئەم میوانە ڕوویکردە ماڵی من خوای ئەم ڕێزەی کە نام لەم میوانە لەبەر خاتری ئەو خوای تۆ لێم ڕازی ئەم ڕێزە سبحان الله خوای گەورە ئەیکاتە دەرویکی خێری زۆر گەورە بەسەرتە والله جاری وهەیە ئینسان بسبب میوانێکەوە ینی غەزالی ئەفەرمە هەندێک گوناه هەیە بەسەر ئینسانەوە بە هیچ شتێک خوا لێ خۆش نایە بە میوان نەبێ قەت لێ خۆش نابێ ئیلا میوان چۆن ماڵەکەی خوا عەفویەک هەندێک گوناه هەیە بە شەو نوێژ حتا شەو نوێژ نەکەی خوا لێ خۆش نابێ هەندێک گوناه هەیە دەستنوێژە بگرە خوا لێت خۆش هەندێک گوناه هەیە بەخوا بەس چوویتە ماڵەوە حتا سەلام نەکەی لە خێزانە یا خێزان تا سەلام نەکە لە هاوسەری خوا لێ خۆش نابێ بۆیە ئەبینی لە مەسەلەی حەسەنەکردنە پێش دوعاکان زۆر حەسەنەوە تەسەوور نەکەی سوچێکی بچووکە هەمووی بەخوا لەوە چێ تۆزێک سوعبەتێکەکەی لەگەڵ دۆستێکدا کە دڵی ناڕەحەتە تەوێت دڵی خۆشکەی بە حەسەنەوە تەنووسێ ڕیزێ دوعات گیرابێ نازانی بۆیە دین متەکاملە هەموو لایەنەکانە کە ئەڵێن احتیمالە ئەو دوعایە بۆی گیرابوو بێ حەسەنێک لە پێشەوە بێ حەسەنەوە تەسەوور نەکەن بەس خێرە و پارەیە هەموو شتێک ئەفەرمێ یان ئەوەتانێ جعل الله سبحانه إجابة دعوتي شكرا لحسنتي إخوة سبحان الله هر كسي حسنه بك أخوة سباسي أك شون سباسي إخوة شون أبو عبدك مثلا تو أتي تشاكيك لقل هجارك أك أخوة سباسي أم عبدك إكرامي زياتر أك إيشكي خيري من بدسه وقول لكم الله دوست أمان كرجع عرب زور كريم پیاوێکی عەرەبیش لێ وەستا بوو نش بە پیاو عەرەبەکەم وتم وەڵای ئەم جەماعەتە ئیشەکەن هەموویان لە ڕێی خوا هاتون ئیشەکە تی بەڕاستە وتی مەسەلێکی عەرەبی هەیە شێخ تی مەسەل عەرەبیەکە ئەمەیە هەر کەس کەڕەم لەگەڵ خوایە بکە خوا لە هەموو کەس کەریمترە ناهێڵێ بەسەریەوە بڕوا زۆر زیاتر کەڕەمی پێەکە زۆر لەمەی خۆی زیاتر چۆن مەبەستەکە چۆنە وتی بنوونە ئەم کەسانە هاتون ئێستا ئەلێرە ئیشەکەن ئەمە ئیشەکە ئیشی خێرە لەبەر خاتی خوا هاتون کەڕەمێکیان لەگەڵ خۆیان نواندوون ڕێک خۆی گەورە سبحان الله زۆر لەمە زیاتریان پێ عەتاءەکە کەڕەمێکی زۆر گەورەتر لەمایان ئەداتێ بۆ کەڕەمێکی گەورەتر چکە فەهو ئەکرەم الئەکرەمین نەک ئەکرەم الکەریمین ئەکرەم الئەکرەمین کێ زۆر کەریمە خوا لەوانە هەمویان کەریمترە جا کەریم ئەفەرمێ و کەسەیە کە ئەبەخشێ بەبێ داوە هەر ئەبەخشێ جا لەوەچی حەسەنەیەکت کردووە خوای گەورە سوپاس و شکری ئەم حەسەنەی تۆکە دوعایەکەی گیرەئەکە یان سبحان الله ئەو کاتەی کە دەستێ بەرز کردوەوە دوعاکەت کردووە کاتی گیرابوونی دوعا بۆ یەکسەر گیرابووە یا هاوێنەی ئەمان ئەفەرمە کاتێک کە ئەوە دوعاکە گیرا ئەبێ خەڵک وە ئەزان کەلیماتەکانە ئیتر خەڵک ئەم کەلیماتانە دووبارە ئەکەنەوە ئەفەرمە غەڵەتە ئەم فکرە ئەنی ئەم فکرەی پێی وابێ بۆ نمونە من ئەمڕۆ دوعا ئەەکەم ئەڵێم خوای گیان سیارەیەکی جوانم بیتی بۆ نمونە باشە طبعا دوعا ئێمە نازانین بیکەین جاران بە تەڵەبەی کولێمەوەت کوڕەکان ئەمەوە ئێوە چۆن دوعا ئەکەن بۆ ئەوی خوا ژنتان باتێ دەست بێ خوای ژنێکم بیتێ خواوە دوعایە ڕۆڵە دە جوان بی بەڵێ خوایە ژنێکم بیتێ باڵای ئەوە نەبێت چاوی ئاو هابێ ئەو بۆش هەرچی صفاتی حۆریە بێڵێ خوا ئەداتێ فهو أكرم الأكرمين هەراوە دەست بەرزەکە نارزان دوعایەکی ڕێک بێکەن
وەکچەکانیش مەرەوە مڕۆڵە ئێستا هەمووتان کۆکەرەوە ئەڵێ وڵات دڵی پیس نەبێ و ڕەزیل نەبێ لەم دۆزە هێشتان پێ نیە دەست بەرزکەرەوە بڵێ خوای گیان هاوسەرێکم بە قسمتکەی نوێژی جەماعەتی لە مزگەوتە نەفەوتێ دینداری من بەهێزکە مناڵەکانم ساڵح بن خوای بیکەرە چەترێک نەک بۆ من بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جا بزانە خوای گەورە پێت عەتاءەکەیان دوعای بچووک زۆر مشکیلەیە هەروەکو مەسەل بۆتانە گەرمەوەڵە پیاوێکی بەنو ئیسرائیلی لە بینی کۆمەڵە شاخا بوو ئەڵێ دەسێوەتی خۆی ئەم شاخانە بۆ بکێ بە ئاڵتوم ئەڵێ هەمووی بوو بە ئاڵتوم ئەڵێ کە سەیری کرد برا ڕۆخوا چەند سەخی ئەم خەڵکە نەزان خۆیاش کەس داوای شتی کەمە لێکا کوێریکەی ئەڵێ خۆی کوێر بوو بە 4 شاخی گەڕچێوێ بە ئاڵتوم ماشە مەسەلە ئەیگەڕێتەوە لە بەنو ئیسرائیلە دەی تۆ مەسەلەی دوعایە سبحان الله ئەبێ ئینسان زۆر سەیری دوعای يعني سليمان كان عليه السلام خويا شتيكم بيتي نبيج من ندوي من نيبكس هو الدعاء ابزانا خوا تشي بيعتا هرشي جنوك هو مسخر كل هواي هو مسخر كل يعني زور شتي بيعطاك هموي لخدمتي او ايشانك هموي امادگی باش هرشي حشراتي سرزويشه لبردم سليمان اموي او استاذ جندي سليمان وهي براسي انسان كدعاء كات زاني ام دعاء جيرابو سر لنا وكلمات كانانية سر لوقت وكات انكساري ضل بخوا لكوا ضل زور منكسر او دعاء زيات الجيراب شن لكوا خود زليل كله بدنا خوا زيات خوا توم هي كسي ترمنيه شن ضعيفي خوت النوان او نزيات الدرجه خير اللي اكاد جاء فرميهم قصيه عليهم فكريه غلطه انسان وابزانه نهني لو شكانه نهني لو شكانه نيه عليه هر بۆ نمونە ئەگەر دەوایەکە بە زۆر باش بۆ نمونە هەنگوین دەوایەکی زۆر باش نییە ڕشکە دەوایەکی زۆر باش نییە فەرمایشتی پێغەمبەرگیانی صلی الله علیه وسلم لەسەر نییە ئەسێت جارێ بۆم باسکەن کەسێک تایی هەبێت نابێ هەنگوین بەکاربێن بڵێ کاکە نەخێر شیفا هەر لە هەنگوینە ئەخر تاکە بەرزە بێت لۆ چێ گەشکەشی لێبە باشە بگاتە حەدێکی ئەوە نابێت ئەبێ زەمینەکە لەبار بێ بۆیەوە تەسەور نەکەی خودی هەنگوینەکە خودی کەلیمەکەیە سر لەناو ئەوەیە سر نە لە کاتایە لە حەسەنایە لە ئینکیساری دڵایە ئەمانەوە ئەکا دوعاکەت گیراکە یان هەندێک جار مەسەلەن ڕەشکە شتێکی زۆر باش نییە بۆ هەندێک کەس خراپ چکە زەمینەکەی بۆ لەبار نیە بۆی ئەمەوە تەسەور نەکەین بڵێن وەڵا لەفزەکان وشەکان لە دوعایە گرنگە نا وەڵا زەمینە سازی لە دوعایە گرنگترە لەوە بۆی ئەفەرمێ ابن القيم رضا رحمەتی خوا لێبێ ئەڵێ هەندێک جار کەسێک چووەتە مەسەلەن شوێنێک بۆ نمونە لای قەبرێکە دوعایەکی کردووە دوعاکەی گیرا بووە وا تەسەور ئەکا لای ئەو قەبرایتە دوعا گیرا ئەڵێ وەها نییە نە ئەو شانە نە ئەو شوێنە هەموو شتەکان پێکەوە کۆ بێتەوە ئینجا دوعاکەی گیرا ئەڵێ هەر ئەم کەسێک لە ئەم قەبرە نوێژی باڵێ ئەم دوعای کرد و گیرا بوو هەر لەو کاتە بەو ئینکیساری دڵ و بەو وەقتی ئیستیجابەی دوعا و بچێت لە مزگەوتێکا بیکە باشتر گیرە ئەڵێ حەقی نییە بەسەرەوە بۆیە چونکە ئەمە فکرەیەکی خەتەرە ئینسان وا تەسەورکە هەندێ وشە هەندێک کەس باشە هەندێک جێگە بڵێ وەڵا ئەلێرە ئەم دوعایم کرد بەخوا هەر ئەچمەوە سەر ئەم بەردە دوعاکەم گیرابێنە ئەو ئەگەڕێتەوە بۆ هەموو لایەنەکانی تر هەندێک جار ئەمە ئینسان وا لێ ئەکا تووشی جۆرێک لە ساردبوونەوەی ئەکا لە دوعا بۆچی ئەلێرە دوعایکی کردو گیرە ئەبێ بانیەتەوە ئێرە دوعاکە و گیرە نابێت دوو بانیەتەوە دوعاکە گیرە نابێت نازانێ هەموو شتەکان پێکەوە کۆ ئەبێتەوە اینجا دوعا گیرە بۆیە لەم فەسڵا ابن القيم رضا رحمەتی خوای لێبێ و ڕەد ئەکاتەوە ئەفەرمێ هەموو شتەکان پێکەوە کە کۆ ئەبێتەوە اینجا دوعاکان گیرە بێ حتا لە خودی کەسێکیشە ئەو هەیە ممکنە ئەو کەسە دوعای کردووە لەوێ گیرە بۆ منیش بڵێم وەڵا بچم لەوێ دوعاکەم گیرە ئەبێ نە هەر خۆم لەوێ دوعام کردووە گیرە بوو ئەم جاری ئەچم وەڵا ئەم جاریان گیرە نەبوو ئێمە تەنها وشەکان و شوێنەکان گرنگ نییە شوێنە کاتە مەسەلەن ئینکیسار لە هەمویان مهمتر ئینکیساری دڵ لەکوێ زۆرتر دڵە منکەسیر بوو لە بەردەم خوا زیاتر دەرگاکانی خێر بەسەر تا ئەکرێت ئەفەرمێ هەموو ئەو دوعانەی ئینسان ئەیکا ئەو ئیستیعاذانەی بەخوا ئەیکا وەکو سیلاحی زۆر چاک ئەوان آخر خۆ سیلاحی چاک هەر خودی سیلاحەکە گرنگ نییە کێ ئەیتەقێنێ کێ بەکاری ئەهێنێ ئەوە گرنگە سیلاحێکی زۆر چاکمان هەیە ئەمریکیە ناوی ناتۆیە
باش کورە ماڵتان ناتۆی چی مووە پێکیە موو ئادەی فڵان کەس وەرە تەقەی پێ بکە مووی چی ئەو شاخی پێ ناپێکێ باش هەر شاخ لە بەرابەر نایپێکێ چێ بەلایەتر خۆ خەتای سیلاحەکە نییە خەتای ئەم دەسە جوانەیەتی کە ئیتەقێنە نایپێکی باشە نەزانینیەتی لە هەدەفگرتنەوە بۆیە ئەفەرمێ سیلاح خۆی بۆ خۆی گرنگ نییە ئەڵێ کەی سیلاحەکە یەکەم ئەبێ تەواو بێ گرفتی نەبێ و مەزبوط بێ دووەم ئەو کەسێک کە ئیتەقێنە باسکێکی بەقووەت و بەهێزی هەبێ هیچ مانعێکیش نەبێ ئەشە ڕێک ئەدا لە هەدەفی خۆی و هەدەفی خۆی ئەپێکی بەڵام ئەگەر هات شتێک لەم شتانەی تیا نەبوو سیلاحەکە خەلەلی تیا بوو کەسەکە کە ئەیتەقان کەسێکی بەهێز نەبوو دەستگرەوەیەکی باش نەبوو هەر شتێک لەم شتانە مەسەلەن ئەفەرمێ ئەو وا ئەکە کە دوعاکەی دوعایەکی ساڵح نەبێ دوعایەکی بەهێز و باش نەبێ دوعایەک نەبێ کە شوێنی خۆی بگرێ ئەڵە جاری وا هەیە هەموو شتەکان تەواوە بەڵام دڵێک ئەیتەقێنە و زمانێک ئەیتەقێنە زمانێکی پڕگوناه و دڵێکی بێ ئاگا کە دوعاکەی ژیرانان بۆیە بەڕاستی لە مەسەلەی ئیجابەی دوعایە پێویستمان چۆن بە لەفزی جوان هەیە پێویستمان بە کەسی جوانیش هەیە پێویستمان بە وەقتی جوانیش هەیە پێویستمان بە شوێنی جوانیش هەیە بەتابەتی پێویستمان بە دڵی ساغ هەیە بۆ ئەوی دوعاکان بکات لە بەردەم ڕەب العالەمین فکرێکی زۆر خەتەر هەیە کە ئیبن القەیم ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ ڕەدی ئەو فکرە ئەکاتەوە فکرێکی تەسەووفیە طبعا ئێمە ئەزانین هەموو بیستومانە ئیبراهیم عەلەیهی السەلام کاتێکەوە خرایە منجەنیقەوە بیخەن ناو ئاگرەوە لەو کاتە جوبرائیل عەلەیهی السەلام هاتە خزمەتی ئەی ئیبراهیم چی تێوا بۆت بکەم داوای چی ئەەکەی ئاگرە ئەیکوژێنەوە ئەمانە هەمووی فڕێمە ناو ئاگرەکەەوە چی تێچی کێوەکانیان بەسەریانە هەبرونیانەکە خوایان منی ناردووە چی تێ یانی تۆی نرد ئاگەی لە منە علمه بحالي يغنيني عن سؤالي ما دام أو أجي لمنا علمي هي بمن يغنيني عن سؤالي بيزناك برسالي لبك هناك لما طبعا فكرة التواوى الرتبيك من هي لما سلي توكلي تواوى أجا تحديك أو بزمان جنا بدل حاجة كان يخوي لبردم رب العالمين خويا تو أجا لما بس طبعا لما الرتبيك يزور برزي بيغمبرانية عليهم الصلاة والسلام أم فكرة وردة واي لها توهندي وتوانا كاك ما دام وهايا دعاء هيش نية بك يانيك دعاء قدر بيكوا توي دعاءك أجر قدر وابي بأبي قدر وانا أبو نابي أم فكرة واي كدو زور كسي للدعاء دور خصوته أفرميه أمش لو هاتوا لو برسيارين كدو توانا باشا دعاء موافقي قدرك يانيك أجر موافقيك لجيرابي موافقينك لجيرانك كابوش بيستك دعاء كان وازن للدعاء كردن هنا أفرميهم طائفة كآوان كردوا زور جاهل بون بيان وابو هيج فائدة لدعاء نية أفرمي أما أجر توزع بيريان كردها توا هرشي أسباب هي لسر الزبيا همي أو هاي بنمون بياك بلا والله كاك جناهنو أو أنا مناليش مئة كسي وابلا وابلا لن كره تو چند تختەیە کە تاوانی بچوو بڵێ چەند دکتۆری ئەوەی پێڵێ بۆ چکڵێن بەخوا وەزعی باش چکە چوە بۆ واجبە لە سەریە بێ ئەسباب بەکاربێنێ بۆ ئەوی لە بەرامبەرا چی نەتیجەی دەستکەوێت ئیبن القەیم فەرمێت دوعایەکێکە لە ئەسباب ئەگەر کەسێ وتی دوعان ئەکەم کوورە هەرچی بۆ ئەوانە ئەڵێ بێ زەڵبێ ئەو کەسەوەیە بڵێ وەڵا ژن ناهێن بۆ خۆی هەر دانیشت بەشم خوا مناڵێکم باتی دوعا ئەکەم خوا ئەمات نابێت أبي أسباب كان أفرمي نا نك إنسان أجل كانش بدوي أسباب أجر هيج أجل كي بلا والله من مناكحة ناكم طبعا نيجي بلوش تانيك مشترك بين إنسان وأجل كان مناكحة كأخوي جور زور بس نور دار كراوية يتبع إنسان الزور بهيزيا يتبع أجل كإمام الغزالي أفرمي أي مروف أجر هدف لجياني تو مناكحة وزواج به على بزان الطير لتو بهستره تو حجنت اگر عضلات وقوتي هزبه كيتش لتو باشتره تو كيشتان بيني وچنه خوي برزكات جاري هكا او خوي هلا نيومتر خلاص
ئەڵێن ئەگەر ئەو عەزەڵاتەی قاچی کێج بدرێ بە ئینسان بەم گەورەی و زەبەلاحی خۆی لەگەڵ ئاوای کرد کۆشی هەور بڕ ڕێک ئەچێتە سەروی هەور بە یەک باس خوا لێرە بۆ کوێ بۆ هەولێر بە بازی ئەڕوە بە قولەیە ئەڕوە باشە دەی تۆ سێر کە ئینسان ئاژەڵەکان مەسەلەن بەو زەعیفەی خۆیان باشە لە ڕووی عەقڵیەوە بەو بەهێزی خۆیان لە ڕۆکانی تر ئەسباب بەکارێن هیچ ئاژەڵەکەیە بەبێ سەبەب وەچەکانی زیادکەن زیاد ناکەن کەوابوو ئەوان بە دوای سەبەبە ئەگەر ئێمەش بە دوای سەبەبە بگەڕین بەڕاستی گەڕان بە دوای سەبەبە زۆر گەورەیە و واجبێکی زۆر گەورەیە لەسەر ئێمە یەکێک لە ئەسباب دوعایە کەوا ئینسان نایە بڵێ وەڵات دوعا ناکەم دە خۆی هەرچی هاتە پێش و هەر ئەوەیە نەخێر دوعا 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 جارەکەی تر عەزم کردن کە دوعاکان لە ڕاستیە یا ئەوە تا زۆر بەهێزترە لە قەدەرەکە بەرزەکاتەوە ئەو موسیبەتەی بۆ تاتوێت لایە هەر نایهێڵێ یان ئەوە تا لە ئاستی یەکە فەرمایشتەکە فەرمووی تا ڕۆژی قیامەتەوە ئەباتە سەر و هێنێتە خوار و تا ئەم کەسە قیامەتی ئەمرێ ئەم دوعای ئاوا موسیبەتەکە لە سەری ڕائەگەر ناهێڵ یان دوعاکەی لاوازترە هەر زۆر لاوازە باشە چۆن تیرێ لە قەوسێکی نەرمە و هەڵەیە باشە سیرەکەی هەر تۆزە هێواشی ئەکاتەوە موسیبەتەکە وەلەو کانە دوعاکەی زۆر زۆر لاواز بۆیە بەڕاستی سەبەب لە دوعایەکە لە ئەسبابی زۆر بەهێز بۆ پێ عەتاکردن ئەی باشە با لە ڕوون واقعیەوە بڵێن دوعا قەدەر ئەگۆڕێ ئێمە لە مەسائلی قەدەرە یەکێک لەو بابەتە عەقیدەیانەی کە خەڵک زۆر تێیە لاوازە مەسائلەی قەدەریان بڕواکەن بەڕێزەکانم قەدەر دوو جۆر قەدەر ئەتوانین بڵێن هەیە قەدەرێکمان هەیە نەگۆڕ باشە قەدەرێکمان هەیە یعنی لە عیلمی خۆیە گۆڕانکاری بەسەرا دێ بۆیە ئەو قەدەرەی کەوا گۆڕانکاری بەسەرا دێ ئەم قەدەرە لە ئەنواعی مەسائب کە ڕووتی ئەکا لە ئەنواعی هەڵبژاردنی ژیانی خۆدا هەمووی گۆڕانکاری بەسەرایە بە سەبەبی دوعا نەک بە سەبەبی دوعاوە يعني ايوه فرمايشتي پیغمبريان صلى الله عليه وسلم فرمي كي صلي الرحم بجي بين عمري درجه باش عمر محدد نيه والله عمر محدده اي شلون دريج ابي افرمي او عمري كبريار ليره طوب قرار الم شونا طوب بهوي صلي الرحمه وديت دواتر قدر لك العلم جواز اخو علمي بم تاخيرانه هي انا بقدر او الى ارض واقعه هي بۆیە زۆر ممکنە لە ئەرزی واقعە ئەو قەدەرەی کە بۆ تۆ نووسراوە گۆڕانکاری بەسەرایە بەهۆی دوعایەکتەوە بەڵایەکی زۆر گەورە لە کۆڵکەوێ یان نعمەتێکی زۆر گەورەت پێ عەتاکرێ بۆیە ئەبینی پیاوە گەورەکان جاریوە هەبوو فەرموویانە دوعایە کەوتە کەڕم بۆ ئێمە خۆ ئەم شتانەی پێ عەتاکردین چۆن دوعایە کەوتە کەڕم و خۆ ئەم شتانە عەتاک قسەکە لەمایە کە ئەم دوعایە ئەوەندە شوێنی خۆی گرت دەرگاکانی خەیری بە یەکجاری و ئەڵڵا کرد لەم کەس بۆیە سببێکی بە قووەت بۆ تەغییر بۆ گۆڕانکاری بریتە لەوەی کە ئینسان دوعاکان بە دڵ بە ڕۆح جێبەجێ بکە ئەفەرمێ هەندێکی تر لەمانە تۆزێک زیرەکتر بوون ئەمانە وتمان جاهیل بوون کە ئەم فکریان بوو وتیانە وەڵی کاکە دوعا سوودی نییە بەڵام دوعا خۆی عیبادەتە خۆی باشە ئینسان چۆن زیکرە خوێناوە دوعا خوێنە باش خەیری ئەگەنە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئەفەرمێ وەتەکایەسە بەعضهم هاتوون جۆرە لە حیلە و فێڵ و زیرەکیان بەکارهێناوە ئەم فکرەی خۆیان ئاوا دەربڕیەوە و تویانە ئەوەندەیە دوعاکان دوعای مەحەز عیبادەتێکی مەحزە وردە ئینسان وا لێ ئەکا کە دایمەزرێنێ بەڵام هیچ بە ئینسان عەتا ناکا ئەفەرمێ ئەم جەماعەتەش عەینەن شتێکیان لێ تێک چووە دوعا بە زمان دوعا بە دڵیان لێ تێکەڵ بووە دوعا بە زمان دوعا بە دڵ دوعا بە دڵ کاریگەری هەیە دوعا بە زمانێکی ڕوت ئەگەر دڵێکی غافڵەوە باسمان کرد لە دڵێکی غافڵەوە ئەو تەئسیراتە بە قووەتە بە هێزە نییە بەڵام وەکو قەوسە لاوازەکە تۆزێک هەر تەئسیراتی هەیە بەڵام تەئسیراتی بە قووەتەکەی نییە ئەو دوعای تەئسیراتی زۆر بە قووەتی هەیە ئەو دوعایە کە دڵ لەگەڵی ئەخرۆشی اینجا بزانە چ گۆڕانکارێکی گەورە دروستەکە هەندێکتر لەمان زۆر زیرەکتر بوون هاتوون ئاوا دەریان بڕیوە چەنە وەڵاهی دوعا تەنها علامەتێکە هێمایەکە خوا دایناوە شتەکان
پێجێبەجێ ئەکا حاجەتەکانی ئینسانی پێجێبەجێ ئەکا هەر ئەیداتێ بەڵام ئەگەر دوعا بکە لەگەڵیا باشترە خێریشی ئەگەت ئەشی درێت فەرموویانە حاجەتی ئەم ئینسانە کە هەیەی پێویستەکەی کە هەیەی لەگەڵ دوعاکە گیرا ئەبێ هەردووکیان پێکەوە خۆ ئەیداتێ بە باشترین شێوە خۆ ئەگەر پێکەوەژ نەبێ هەر ئەیداتی ئەمەش ڕێیەکی تر ئەڵێ لەوانی تر عاقڵتر بوون بەڵام ئەمانی شەر فکرەکەیان هەڵێ وتوانە تەنها ئەوەندەیە ینی چۆن تۆ تاعەت ئەەکەی خێرە دەسەکەوێ ئەمی شتەکەت خوا هەر ئەداتێ بەڵام بە تاعەت و بە ئەجریش بۆ تەنووست فەرموویانە یان شتێکت مەسەلەن پێویستێ بە جبرانێک هەیە خراپەیەکت هەیە مصیبەتێکت ئەتەوێت چاک بێ لەسەر لە ئەچێ هاتوون ئەمە بەهۆی دوعاوە وردە خوا هەر چاکی کردوێتەوە بەڵام بەهۆی دوعاوە تۆزێک ئەویان کرد ئەجریشیان دەستکەوت و چاکیش بوونەتەوە ئەڵێ هەر چۆن دەسێ بشکێ تۆ دوعا ئەەکەی چاکیش ئەبێتەوە خەیریش ئەەکە وایان وتو ئەفەرمی ئەوانش هەر بە هەڵا ڕۆشتون بەڵکو ئەگەر ورد سەیری سەبەب و مسەبەب بکەین ئەسبابەکان بکەین و بزانین کە دوعا سەبەبە ئەڵێ کەسی عوقەلا پێکەنینە بم جۆرە عەقڵە لاوازانە دێکە وا بیرکەنەوە بەڵکو سەواب وهایە کە بەڕاستی ئەو کەسەی کە داوا ئەکا لەخوا و هەرچی شتێک کە خوا بە ئینسانی عەتاءەکە هەمووی تەقدیراتە دانراوە و بە ئەسباب دانراوە باشە کەسێک مەشیئەتی هەیە بە چاکە بکە کەسێک مەشیئەتی هەیە بە خراپ بکە خوا نافەرمێ هەردووکی کەسێک هاد وەسا لەم بینە خوا من چاکە ناکەم و خراپەش ناکەم هەرچیم بۆ بێ هەر ئەوەیە و ئایا ئەکەوێتە سەرڕێ لە خۆ ناکەوێ ئیلا ئەبێ هەنگاوێ بنێ نانێ دانرا لە بەردەمیا بەخوا قەرار بێ نان بخۆم هەر ئەی خۆم و خەرج نەبێ نەیخۆم نایخۆم ئەوە بوەسێ قەرار بێت تێر بم هەر خۆم تێرە بم قەی ناکەم قەت شتی وا ئەبێ نابێت بۆ یەکسەر محاولە ئەکەن نان بخوا بۆی تێر دوعاش بە هەمان شێوازە والله ئینسان کە دوعا ئەکات چۆن نان ئەخوا ئەمە سەبەبێکە بۆ تێری بەخوا دوعاش ئاوا سەبەبێکە بۆ زیادەی ڕزق بۆ محفوظی بۆ نیعمەتەکان جلبی نیعم و دەفعی بەڵا جلبی نیعمەتەکانەکە دەفعی بەڵاکانە بۆیە بەڕاستی لە مەسەلەی دوعایە ئێمە ئەبێ زۆر قوڵتر لە مەسەلەی دوعا حاڵی بی ئەبێ وریانە لەگەڵ دوعایە هەڵس و کەوتکەن بەخوا ئەمەی کە لە دوعایە ئینسان دەستی ئەکەی زۆر کە بە جهدی خۆی دەستی ناکە جهد دەکەی کەسێک ئەبینی لە بازاڕە هی خۆی هیلا کرد و خۆی پڕووکانووە تۆسقاڵە ڕزقی هەیە کەسێک تر کەمتر ئەکا ڕزقی زیاد کۆمەڵی ئەسرار هەیە ئەسرار ئەبێ بە دوای ئەسرارەکانی ڕزقا بگەڕێ ماسە سعیدی نورسی ئەفەرمێ یەکێک لە ئەسبابەکانی ڕزق مەسەلەی تەوەکولی قایمە بەخوا و هەوڵ نەدانی زۆر حەریز بوون حەریز زۆر خەتەرە لە هەر شتێکە حەریز بووی فەشەلێن ئەی بڕواکەن هەندێک دەوڵەتی زۆر گەورە کە ئەکەوێ حرسی زۆری بۆ شتێک ئەیخ بۆیە بە سادەی ئەفەرمێ ڕێویتان بینیوە ڕێوی تا ئێستا ڕێوتان بینیوە خڕ و خەپان بێ هەمووی چەق داما و باشە ئەو هەموو فرتوفێڵەشەکە هابم لا بەولا دزی ئەکا فرتوفێڵەکە جا قەلی هێشتووە باشە کۆتری هێشتووە نای هەڵێ کەچی سێرەکە هیچ هەر وەکو خۆیت ئەی ماسی قڕ بەسەرتان بینیوە تا ئێستا ماسێکتان بینی ئێسقانی بە دەرەوە هەمووی خڕ و خەپان باشە بۆچی ئەو ئاوهایەوە ئەفەرمی ئەمیان سبحان الله تەوەکولێکی بەخوا هەیە و فرتوفێڵیشی نییە بەو ئاوان نەرم نەڕۆم ئەخوا ڕسقی هەرەدا ئەمی تریان هەزار ئەم لاولائەکە نەتیجەشی چی داما و قڕ بەسەر بە چ حاڵەتی کێنایی دەسەکە تا ڕۆژە تێرەخوا دەڕۆژ نانی نییە جا ئەڵەن ڕێوی بەزمی زۆرە ئەڵەن جارێک کولانەیەکە بینە سەرەکە کونێکی تایە و هەرچی ئەکا ناتوانم بچێتە ناو کونەکەەوە وەخوا چارم نییە 5 ڕۆژ بە ڕۆژوە بێ هیچ ناخ بە ئاسانی خۆیەکە بە کونەکان جا دەستکە و مریشی خوارد سێرەکە ئەنجا ناتوانێت بێتەوە دەرەوە وەڵا 5 ڕۆژتر بە ڕۆژوو ئەبێ جایەتە دەرەوەکو خۆی لێتەوە باشە ژیانی هەمووی ئەو هەیە دەی کەسی ماسێک تۆ ئەبینی بە حیاتی ماسێک نبینی زەعیف بێ لە ناو ماسێکە خوا ئاوای خەلقترن بەڵام نەمی ترا سێرەکەی سبحان الله ئەو هەموو حەریسی و ئەو هەموو پەلامارە نەتیجەکەی چۆن بۆیە لە ڕاستیە مەسئلەی دوعا
سببك الأسباب زور بقوة كان كلقل توكلها كو أبيته وضل يجي منكسر دسا كان برزكاته إلا جوابي أدريته واشتيقني بيتشواني قدر به متكاملة لقل قدر أو قدر تواك بويا هرشي داواك رب العالمين بيد عطاك بلام قورة داواك يعقوب عليه السلام فرموشي إني أخاف أن يأكله الذئب خو أترسم قرق بيخوة فأكله الذئب قركان ياثنا وكان والله صك خوات قرق خوات يوسف عليه السلام فرموشي ربي السجن أحب إلي خويا سجن بيخوش خسي سجن داوي سجنك موسى عليه السلام تشيود كاتي كوا برد قورك إلا أداو آيو بابلين مرة كان أو مالي دا مالي شعيب عليه السلام دوای بردەکەی خسە و شوێنی خۆی هەر لە بن دارێکە ڕاکشە ربي إني لما أنزلت إلي من خير فقير خوایە من بۆ ئەو خەیرەی کە تۆ بۆم دائەبەزێنی زۆر فەقیر و محتاج و داماوم چی پێدا کورە ژنی دایە ئەمانی دایە کورە مەڕووماڵاتیایە کور لەمانە زیاتر کردی بە پێغەمبەر هەڵی بژە واصطنعتك لنفسي موسى أي موسى عليه السلام من توم بۆ خۆم دروست کرد بەتایبە كأنما لنا هو مخلوقاتها بەتایبە رب العالمين ئەم عەبدەی دروست کردو بۆی ئیشێکی زۆر گەورەی پێ بکە بۆیە لە ڕاستیە دوعا گەورەکان قەدەر لە ئینسانە ئەگۆڕن بۆیە کەسی موسڵمان ئەو قەدەرەی کەوا گۆڕانکاری بەسەرادێ حتمەن بە دوعا گۆڕانکاری بەسەرادێ بۆیە هەمیشە داواک ئەپاڕێتەوە خوا پێ عەتاک ئەفرەتێک ئەناسم ئەی ماوەسە هەموو جارێ لە دوعایە کە دوعامە کرد کچ بووم ناڵ بووم ئەموو خوایە پیاوێکم بێتێ نوێژەکانی لە مزگەوتا بکە خوایە پیاوێکم بێتێ نوێژەکانی لە مزگەوتا بکە ئەی دوای شوم کرد بە مەلایەک ئەو ڕێک ماڵ ماچۆ ناو مزگەوت وەڵڵی خوای من داوای ناو مزگەوتم لێ نەکردی هەر داوام لێ کردی هەر نوێژەکانی بکە ئەی کەچی سوبحان الله نەک نوێژەکانی بکە هەرەبێ بە جەماعەتیش بیکە هەرەبێ لە مزگەوت ماڵی خۆم هەر لە مزگەوت ئەی نازانم خوا چۆن ئەو لوتفەی لەگەڵا کردم ئەی قەت بڕۆم نەکرد ئەو دوعایم گیرابێ هیچ بکەم منە ئەڵبووم بەڵام نە كات موقع إجابة يكسر خوي جورة دلو خير كات أفرمي كابو الدعاء سبب نك سبب أقوى الأسباب لهم سبب كان بهستر بو منو كان محمد أمانة سيارة بكر هردوك من أرم بس سيارة كر أو الله ما أصاب بارم بيو سيارة خو مكر إن شاء الله والله بارم بيو سيارة خو مكر أو دسكا بالدعاء كردن پاری خوی پی اچه سیاره اکرمش پارم پیچم سیاره هر دکمان پارم آن کو یک پی دعایی کی زور اکا و اچه سیاره کی اکر منش اسم دعاء کم دعاء ناکم و اسم سیاره کم اکر لنتیجه سیاره کم خواب برکات هاوتای سیاره کی او اکا هر دکمان نتیجه کشد بو بلام او لقل برکات دسی کود زور استفاده لیکر من ببی برکات استفاده من نکرد خوای گەورە تازە مناڵی یەکەمی پێ عەتا کردبوون دۆستێکم هەبوو ئەو وەختە کە وەرەقەیەک بە 9000 ئێمە بوو ئەو دۆستم 84 وەرەقە مەعاشی بوو ئەو زەمانە وەزعی مادی زۆر بەرز بوو دوایی طبعا مناڵیان نەبوو زۆر مانوو بوون لە ئەخیرە تەوانێ مەش 2 ساڵێک مناڵمان تەخیر بوو ئیتر دایمە بیری یەکترمان نەخستەوە من ئینشەڵڵا خوا دەری و خێرمان لێ ئەکاتەوە دوایی خوای گەورە مناڵی پێ عەتا کرد بەوان و مناڵشی بە ئێمە عەتا کرد ترى ما صاب دائما شلون خوي يقول منالي في عطاك انه والله من لك تشلادي وين قررنا ابو خزان منالي والله كتوبر منالي اي خسخانه دكتور الدكتور يجي جاوب 3 ساعات بسياره روشن جاي يشتي الدكتور وفا فري دكتور شنو كوتي اي شنو والله ما نجي دامه هو لو منطقه هاو نجات ما دي تصور اكي من دفتر ونيو كم بوشتو بس لخسخانه لو كاتك لدايو إنجا عمليات كرا وإنجا دنيا أطباء بانك دو تلفون كورة وبروتي زور هي لا شيء كريم تاو من الله دايب بيتي ما صار جزاء من توكو يكين تبوت إخوة هريا ومنو ليش مسنة ونشيا وتقول ليش داسرة تو أكو يكين أشهد بالله راسك باش لبرو تصور مك دعاء تأثيرات خوينا بخوا جاي وهاي أويك دعاء أيك بارنايك سروة سامان نايك أويك بدعاء دزجير ده من أقوى الأسباب خو باريشك للسبب كان تو إيش كيف يجيب جاكي
بەڵام لایەنە معنەویەکە زۆر گەورەیە. ئەگەر ئینسان خوا لطفی لەگەڵاکە لایەنە معنەویەکە بەکاربێنە زۆر شتی دەستگیر ئەبێ. ئەفەرمێ ئەگەر کەسێ وتی وەڵا دوعا هیچ ئیسفادەی نییە، تۆ پێی بڵێ وەڵا ئەگەر بەو قسەی تۆ بێ خواردن و خواردنەوە هیچ ئیسفادەی نییە. چۆن خواردن و خواردنەوە سەبەبێکە بۆ تێربوون، بەخوا دوعاش سەبەبێکە بۆ پەیاکردن، بۆ دەستگیربوون، بۆ دەرچوون لە مصیبەتەکە. عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کێ هەبوو لە ئەصحاب شارەزاتر بێ لەم دینە؟ کێ هەبوو؟ کەس نییە. عولەما ئەفەرموون کێ لە قورئان زۆر گەیشتووە؟ طبعا لە ناو مرۆڤەکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو کەس زیاتر لە قورئان گەیشتووە. بۆ قورئان بۆ سەر دڵی ئەو هاتووە و لە هەمووان شارەزاترە بە مورادی خوا. دوای ئەو ئەصحاب بۆ چونکە لە زمانی ئەوانە هاتە خوارەوە، ئەوان شاهدوا الوحي بە چاوی سەر وحیان ئەبینی، لەناو ئەوانە ئەهات، ئەوان جوان تێگەیشت. بۆیە بەهێزترین کەسێکە لە قورئان گەیشتوێ بریتە لە ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەعلەمی ئومەت بەخوا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شەریعەتی خوا بریتە لە ئەصحاب. دەی إمام عمر رضي الله عنه خوای لێبێ، طبعا إمام عمر عائشة رضي الله عنها خوای لێبێ دایکی مادەران ئەفەرمێ إذا ذكر عمر طاب المجلس، بس باسی إمام عمر کرا مجلس خۆش ئەبێ، پڕ ئەبێ لە نور. ئەفەرمێ كان يستنصر بالدعاء على أعدائه، کە دوژمنێکی ئەبوو یان لە جەنگێکا چوو بەش دوعای ئەکرد، ئیمام دەستی بەرزە کردەوە، ئەپاڕایەوە، ئەلاڵایەوە. هەموو جارێ ئەی فەرموو لستم تنصرون بكثرة وإنما تنصرون من السماء، بەخوا ئێوە بە زۆری نین، زۆر بن بڵێن وەڵا زاڵە بین، بەخوا ئەگەر لە ئاسمان پەیوەندیتان لەگەڵ ئاسمانە پسڕە سەرکەوتنتان نەبوو، پەیوەندیکەن بە ئاسمانەوە. ئەی فەرموو وەڵڵاهی من خەمی ئەوەم نییە کە دوعاکە جواب نادرێتەوە، بەخوا هەر جوابیاتەوە. خەمی ئەوەمە خوا دوعایەک نەخاتە سەر زمانم کە گیراوی. طبعا إمام عمر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إمام عمر ملهم يعني خوا إلهامی ئەکا، شتەکان ئەخاتە دڵی. لو كان نبي بعدي لكان عمر، ئەگەر پێغەمبەرێک لە دوای من بەهاتایە عمر ئەبوو ئەوەندە ملهم بوو. طبعا إلهام و وحی ئەوەیە کە ئینسانەکە هەستی پێ ئەکا کە بۆی دێم، ئیلهام هەستی پێ ناکە کە بۆی. جیاوازەکە بەس ئەوەندە کە ئەنەما خوا جل جلاله بەسەبەب لە ئەسباب ئەچرپێنێ بە دڵی ئەم عەبدا، ئەمە بکە، ئەوە بکە، ئەوە بڵێ، ئەوە بکە. بۆیە ئەو کەسە پێوتێ ملهم. ئەم قسەی ئیمام عومەر زۆر گەورەیە، یعنی کابوو دوعا ئیلهامە، هەندێک جار نایەت، هەندێک جار وشەیەکی وا جوان دێت دەرگاکانی ئاسمان ئەکاتەوە. بۆیە بەڕاستی ئیلهام لە دوعایە زۆر گەورەیە. ئینسان هەندێک جار لە دوعاکانە داوا کە خۆیان بمخەرە سەر دوعایە کە لای تۆ گیرایە، لەگەڵ دوعایەکە ڕامبێنەیە کە تۆ قبوڵی ئەکەی. بەڕاستی لە مەسەلەی دوعایە ئینسان ئەو دەسانەکە بەرزەکاتەوە، ئەو دڵی کە نەوی ئەکا لە بەردەم خوایە، پێویستی بە وشەیەکی وا جوانی شەیە کە تەقدیمێکی جوانی کردو. داستانێکتان بۆ باسەکەم و یەمەوە سەر باسەکە ئەڵێ مەلیکێک کۆمەڵی ئومەڕای تر و مەلیکی تر دەعوەتەکە، عەبدێکی شێبێ، عەبدەکەی شاعیرێکی زۆر جوانە، شعری جوان جوان ئەڵێ مەلیکەکە کە نان ئەخوات شتێک بە سمێڵیەوە ئەوەستێتەوە. ئەڵێ عەبدەکە شعرێک ئەڵێ قوربان بەرازێکی سپی لە ناو دارستانێکی سوتاوی ڕەشە، لەوە ئەچێ پێویستی بە ڕاوکردن بێ. ئەڵێ تێئەگا، ئەڵێ سمێڵی باش بۆ یاخ کرد بۆ ڕەش بزانی مەسەلەکە چیە، دارە سوتاوەکان چی. ئەڵێ ئەوەی کرد ئەو شتەی کە بە سمێڵی وە خستی خوارەوە. ئەڵێ هەموو ئەمیر و مەلیکەکان زۆر سەریان سوڕبوو لەم کەلیمە جوانەی کە بەکارێن. ئەڵێ یەکێک لەو مەلیکانە زۆر زیرەک بوو، شعرەکەی لەبەر کرد، ڕۆشتەوە بە خادیمەکەی وتی خەڵک میوان ئەهێنم و ئەوانە ئەو شعرە بڵێ، من شتێک بە سمێڵەوە ئەهێڵم. ئەڵێ کاتێک کە ڕۆژ بۆ سەر ئەو دەستی شۆرد و ئەمانە، ئەڵێ بیری خسەوتی بیری نەچێ، هەر شتێ دایانم بێڵێ.
خەمە نەبێ هەڵە وڵات چوو کاکەیان نانیان نەخوا شتێکی بە سمێڵی هێشتا و کابرا لە بیری چووە هەرچی کردی کابرا عەبد ئەی کێشا بەڕانی خۆی هیچ فایدە لە ئەخیرەتی قوربان ئەوەی لای ئەو دەسەکە بە سپێڵتەوەیە باشە کەلیوە جوارە بەکارێنە ئەڵێ بە شەربەزاریەکەوە دەستێکی کێدا ساز چی بکات تاڵە توش کەلیمەی جوان زۆر تەئسیری هەیە لە دڵە من زۆر کات وتار ئەدەم یعنی ئاەتی قورئان خوێنەوە قەت گەنجە ناتوە بڵێ ماوەسە توخوا بە ئەو ئاەتە بنووس قەت بەس سوبحان الله شعرێکی کوردی ئەخوێنمەوە چەندین گەنج دواییان توخوا ماوەسە بە ئەو شعرە بنووسین ئەوە چی بوو بۆ چونکە هەموو زمانێک سەلیقەیەکی ئەدەبیاتی خۆی هەیە خوێندوێتی نەخوێندوێت ڕێزمانی خوێندوێت نەخوێندوێت بەلاغی کوردی خوێندوێت نەخوێن خۆی شتێک تی ئەگە چۆن عەرەب کە قورئان بەسەریان ئەخوێنایەوە وشکە بوون ئەبوو جەهل بە ئەبوو جەهلی خۆی بە دزیەوە چووی گوێ لە قورئان ئەگرت چێژی لێوەرەگرت ئەم چێژە هەیە بۆی ئینسان سیرەکەی طەبیعی جاری وهەیە شعرێک ئەڵێ دەگەنج ئەپارڕێتەوە بۆی شعرەکەی بۆ دووبارەکەیتەوە بینووسی بۆچی چوە چێژی لێوەرەگرت تامی لێ ئەکا شتێکی معنەوی هەیە لەگەڵیا بەخوا دوعاش ئاو هەیە واللهی دوعا پێویستی بۆ چێژە هەیە کەلیماتێکە هەڵبژار دەبێ ئەمەندە جوان بێ ئەمەندە بەرز بێ قبول کرێ ئەن ئینسان بیرەکاتەوە جاری وهەیە کەلیمەیەک خوا بۆی ئەهێنێت ئەوێ دوعا بکات داوای ڕزق بکە ئەڵێ خوایە گیان ڕزقێکم بیتێ بەشی خۆم و ماڵ و مناڵم بکە بەسە بۆ ئینسان ئایا بەس ئەوەندە کیفایەتە یا ئەوە دوعایکی بچووکە کەسێک تر داواکە ئەڵێ خوایە ڕزقێکم بیتێ بە ئەندازی ئاسمانەکان و زەوی ئەوەی لە بینیانە پێم عەتاکی هێشتا بەسە داوا ئەکا چەند کەلیماتەکانی جوانتر بێ ئەوەندە مەئنووستر ئەبێ و گیراتر ئەبێ بۆیە بەڕاستی ئێمە پێویستمان بە هەڵبژاردننی وشەی جوانە بۆیە داواکەین خوا بمان خاتە سەر ئەم وشە جوانانە بۆیە ئەفەرمێ ئیمامی عومەر ئەفەرمێ بەخوا ناترسم خوا جواب نە ئیلا جوامەیاتەوە بەس لەوە ئەترسم ئیلهامی دوعام بۆ نەیە بەخوا کە ئیلهامی دوعا هات جوابی لەگەڵە کەی دوعا ئیلهامی لەگەڵا هات جوابی لەگەڵە بۆیە بەڕێزەکانم ئێمە پێویستمان بەوەیە کە لە دوعاکانمانە ئیلهام وقال ربكم ادعوني أستجب لكم وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعا كرة من زور نزيكم هر أو أن داوايك الجواب أدم أو كسي داوانك أخوالي تورا أبي ديان دليلي تر بويا رضامندی خوا لە دوعای جوانایە ئینسان داوا بکات خوای گیان ئیجابە هەر هەیە مەڵێ خوای دوعاکەم قبول کەی دوعاکەم گیرا بکەی گیرای کردووە بڵێ خوای گیان ئیلهامم کە بۆ دوعایەکە لای تۆی گیرا بێ و قبول فەرمایشتێکی ئیمامی ئەحمەد لە کتابی زوهدا ئەیگێڕێتەوە فەرمایشتێکی زۆر عەظیمە ئەفەرمێ خوا ئەفەرمێ ئەنا الله من خوام لا إله إلا أنا هیچ پەروەردگارە و پەرستراوێک نییە إلا من نەبێ إذا رضيت باركت لە هەر کەس ڕازی بووم بەرەکەت بەسەری ئەبارێنم لە هەر شتێ ڕازی بووم بەرەکەت بەسەری ئەبارێنم کەس بێ شت بێ کار بێ جاری وایە داوایەکی کەمەکەی خوا بەرەکەتی زۆر بەسەردا ئەبارێنم جاری واش هەیە ئیشێکی زۆر ئەکەی هیچ ئیسفادەی نییە ئەوە خوێڕێزان لەکوێیە لای ئەو دەربەنی خان و ئەو ناوە ئەم ئاوە زلە بەو ناوە ئەڕوا پێشوەی بگەیتە دەربەنی خان دارێکی نەڕوانەوە قەرمەی ئەڕوا کان ئیکی بچووکی ئەو هەورامانە بینەوە هەموو دارێ ئەڕوێن ئەم خوڕەخوڕ بەو ناوە ئەڕوا هەمووی لەمە باشە ئەم چەولمە هەمووی لێوەیە نەوێ لێنەوە ئاوە خوێڕی چکە هیچی تیا بەسەر نییە باشە بڕوا کە جاری وای ئیشی زۆرەکەی بەرەکەت نییە چونکە ڕێزای خۆی لەسەر مانو ئەوی جاریوان ئیشێکی کەم ئەکەی ئەو چ بەرەکەتێکی گەورە خوای گەورە ئەی ناوێت چۆن لە ژیانە بەرەکەت هەیە لە کاروباری داعوەشە هەیە و لە دوعاشە هەیە ئەفەرمێ ئەی بەرەکەتی خوا چەندێک ئەتوانین ڕێژەکەی دیاریکەین السلام عليكم يك سلام ورحمة الله رحمة مفردة وبركاته بركات جمعة
هەموو سەلامێکمانە من لە یەکتری داوای بەرەکات بۆ یەکترەکەن خوایە بەرەکات نەک بەرەکات بەسەر ئەم کەسە ببارێن لە هەموو لایەکەوە باشە بەرەکەتی خوا سنووری هەیە دەریایەکە قەراخی هەبێ لەم فەرمایشتا ئەفەرمێ وەلەیسە لیبەرەکەتی منتەها ئەم سەرۆسەی دیار نییە بەرەکەتی خواوەنە گەورە و زۆرە أي وإذا غضبت أكدت ربهم أفرمي لعنت لعنتك دوري للرحم دور بل الرحم ولعنتي تبلغ السابع من الولد أفرمي لعنتي من غضبت ريم تنها أون يخود بقريته أتشيت أخواره تا حو بشت احتمال هي تأثيري أو سلبي بوي جاري وهي أبينينا صلاحيك لمنالطة هي دڵنیا بە خەلەلێک هەیە خەلەل ئەبێ ئەو خەلە چارەسەرکە هەندێک جاریش سەلاحێک مەسعود کەریم مدەڕیزە فەرمێ شێخی ئالوسی فەرموویەتی تا حەو پشت ممکنە سەلاحی ئینسان بڕۆ تۆ چاکەکار بە تا حەو پشتە بڕۆ ئەفەرمێ لە شێخانی بیارەم بیستووە فەرموویانە تا 11 پشتە ڕۆ زیاتر لە حەوتیش باشە ئینسان لە مەسەلەی سەلاح و چاکەکاریە کە ئەوەندە ئەڕواتە خوارەوە ئەی لە خراپەکاریە ناڕوە العرق دەساس پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن صفاتە مادیەکان ئەچنە خوارە و صفاتە معنەویەکان ئەچنە خوارەوە بۆی کەسێک خۆی باش کرد وا نەزانێت خۆی باش ئوممەتێکی باش کرد ئوممەتێک چونکە ئەچێتە خوار لە وەچەکانی ڕەنگ ئەداتەوە باشی ئەم کە خراپەی کردوە نەزانێت خۆیەتی ئوممەتێکی تێکدا بەسەریەکە چونکە ئەچێتە خوارەوە بۆ وەچەکان ممکنە لە وەچەکانە کەسێکیان هەبێ بە مجاهدەیەکی گەورە بێتەوە سەرەوە خوا لطفی لەگەڵا کات و بسەرکەوێ بەڵام ئەو صفەتە خراپە چێتە خوار بۆیە بە ئینسان زۆر ئاگای لێ گەنج لەوە ئەچێ هەتا گەنجە تەکلیفی ئەمەی زۆر لەسەر شان نەبێ بەخوا کە بوو بە باوک کچ بە هەمان شێواز کە بوو بە دایک ئەرکی مناڵەکان و پەروەردەی مناڵەکان لە ئەخلاقی خۆیان ڕەنگەدات بێ جوهد کە بۆ بەرزکردنی ئەخلاقی خۆی عقل نقل فطرەتی ئینسانەکان تەجروبەی هەموو ئوممەتەکان بە هەموو جۆرەکانیانەوە بە هەموو میلەتەکانەوە هەموو لەسەر ئەمەیە کە ئینسان ئەتوانێت نزیک بێتەوە لە خۆ ئەتوانێت ڕەزامەندی خوا بەدەست بێنێ ئەتوانێت ئەحسان بەدەست بێنێ بە ئیختیاری خۆی دەی پێویستی بە ئەسبابەکە لە خوا نزیک بێتەوە باشترین سەویش بێتێ لە دوعا واللهی ئەو کەسەی کە ئیحسانی لەگەڵ خەڵکا هەبێت و دڵی لەگەڵ خۆیان بێت هەموو دوعاکانی گیرا کۆتا قسم لە خزمەتانە کە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەی فەرمێ ئەمەیە کە ئینسان دڵی تەزەڕعکە لە بەردەم خوا کردەوەکانی جوان کە لەگەڵ مەخلوقاتی خۆ پرسیاریان کرد لە غەزالی وتیان فەلسەفەی دین کامەیە فەرمووی دووش جارێک کۆڕێکم هەبوو لە زانکۆی خۆمان لەگەڵ کۆلێژێکی کۆریە پێکەوە گرەبەس بوو زۆر پرسیاری ئەویان لێ کردم کە چۆن بچین بۆ بەهەشت یعنی ڕێگای بەهەشت چۆن کۆریەکان ئەم پرسیاریان زۆرە کرد مش جوابەکەم قسەی غەزالی بوو کە ئەفەرمێ فەلسەفەی دین دووشت چۆن لەگەڵ خوایە پەیوەندێکی ئینکیسار و تەواضوعت ئەبێ چۆن جوان لەگەڵ مەخلوقات نەک ئینسان لەگەڵ مەخلوقاتی خۆیان چۆن نەزۆ هەموو دین ئەمەندێ لەگەڵ خۆیە باش بە لەگەڵ مەخلوقاتی خۆیە باش بە تاو دووشێ باش لەگەڵ ئەوە پەیوەندیت باش لەگەڵ مەخلوقاتی خۆیە پەیوەندیت باش بۆیە یەکێک لە سەبەب بەقووەتەکان بۆی پەیوەندی لەگەڵ خۆیە باش و پەیوەندی لەگەڵ عەبدەکانی خوا باش بریتێ لە دوعای زۆر ئەم بابەتە زیاتر هەڵەگرێ بە تایبەتی باسی قەضا و قەدەرەکەی لە دەرسی داهاتووە ابن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت درێژتر یەتە سەر ئەم باسە و ئێمەش بە تەفسیلتر ئەچینە خزمەتی چکە پێویستمان بەوەیە علمی خوا و ئیرادەی خوا و قەدەری خوا و هەمویان جیاکەینەوە لە یەکتر لە دەرسەکانی ترا بە تەفسیل ئەچینەوە سەر داوا ئەکەین ئەپاڕێینەوە ئەلاڵێینەوە ئەڵێن یا حەی و یا قەیوم ئەی خوایە داوا لێ ئەکەین
بەهانای ئەم عەبدە گوناهبارانەوە وەرە یا رب العالمین. بەخوا پەروەردگارە ئەم میوانە بەڕێزانەی لەم دەرسا بەشداریان کردووە، بەخوا هەرچ کەسیان بێتە ماڵەکەی ئەم عەبدە گوناهبارەت بەخوا زۆر ڕێزی لێ ئەگرێ خوایە، سفرەی بۆ ئەڕازێنێتەوە یا ئیلاهی. خوای گیان دەی هەر هەمومان لەم ڕۆژە مبارەکە لەم کاتە مبارەکە هاتووێتە بەردەم دیوانی تۆ لە بەردەم سفرەی تۆ یا دەستمان بەرز کردوێتەوە. تۆ ئەکرەم الئەکرەمینی یا ئیلاهی بەهانەمانە وەرە لە گوناهەکانمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە بەزەیی بەسەرمانە ببارێنە یا ڕەبی، خوای گیان ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە، خوایە ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە. خوایە بۆ خاتی گەورەی خۆت عاقبەتمان خێر کە لە گوناهەکانمان ببورە، دامان مەزرێنە لەسەر خێر یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئاسایش بۆ ڕۆحمان بنێرە، ئاسایش بۆ دڵمان بنێرە، ئاسایش بۆ ماڵمان بنێرە، ئاسایش بۆ شارمان بنێرە، ئاسایش بۆ وڵات و نیشتیمانمان بنێرە یا ڕەبی. خوایە ئاسایش بەسەر ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ببارێنە. خوایە دەستی یەهود و نەسارا لەم ئومەتەی ئێمە ببڕە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت، بە ڕەحمەتی خۆت، بە میهرەبانی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە، دڵەکانمان یەکخە، ماڵمان یەکخە، یەکوشەمان کە ئەم ئومەتە بخەرەوە سەر قاچەکانی خۆی یا رب العالمین. خوایە لە کەید و فێڵی یەهود و نەسارا بمان پارێزە یا رب العالمین. خوایە گیان داوا لێ ئەکەین دژمنانی ئەم دینە سەر شۆڕکە یا رب العالمین. خوایە داوا لێ ئەکەین هەر کەسمان گرفتێکی هەیە بۆمان چارەسەرکە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە. خوای گیان داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەو کەسەی گوێمان لێ ئەگرێ، ئەو کەسەی ئەمان بینێ، پەروەردگارە بەزەی خۆت بەسەریانە ببارێنە، هەرچی ئەیانێ پێیان عەتاکە یا رب العالمین. بەخوا پەروەردگارە دەوڵەمەندی تۆ جوان ئەناسین، ڕەحمەتی تۆ جوان ئەناسین، بەزەی تۆمان باش ناسیوە. دەی ڕەبی خوای گیان ئەم دڵە زەلیلانەی کە بەدەستێکی زەلیلەوە بۆ تۆ بەرز ئەکرێنەوە، ئەم وشە زەلیلانەی کە بەرزیان ئەکەینەوە بۆ دەوڵەمەندی تۆ، لێمان وەرگرە یا ئەکرەم الئەکرەمین، لێمان قبول کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئێمەی گوناهباری خەجاڵەتبار هاتوێنتە بەردەم دیوانی تۆ، داوای عەفوت لێ ئەکەین، داوای بەزەیت لێ ئەکەین، داوای ڕەزامەندیت لێ ئەکەین، داوای بەرەکەتت لێ ئەکەین، داوای حیفزت لێ ئەکەین، داوای ڕزقی حەڵاڵت لێ ئەکەین، داوای سیحەت و لەش ساغیت لێ ئەکەین یا ڕەبی. خوای گیان داوای ئارامی و ئاسایشت لێ ئەکەین. خوای گیان ئێمە ئەم دەرسانەمان هەر باسی دوعایە، وا دوعاکان بۆ تۆ بەرزەکەینەوە. بەخوا ئەزانین فەرمایشتەکانی پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم هەمووی ڕاست و حەق و تۆ جوابمان ئەدەیتەوە. دەیا ئیلاهی ئێمەی گوناهبار ڕەد مەکەرەوە و قبوڵمان کە، خۆمان و دوعامان وەرگرە، خۆمان و عەمەلی کورچ و کاڵمان وەرگرە. تو گەورەی خۆت خوایە ئیحسانێکە ئیکەین لێمان قبوڵ کە، بەزەی بەسەرمانە ببارێنە. خوای گیان قبوڵمان کە یا ڕەبی. خوای گیان لەم عەبدە گوناهبارانە ببورە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببورە، لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە. خوای گیان لە گوناهی دراوسەکانمان ببورە، لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت، بە کەڕەمی خۆت، بە بەزەی خۆت. خوای گیان هەر کەس چاکە و پیاوەتێکی لەگەڵا کردین لە گوناهی ببورە، هەر کەس بینەرمانە خوای گیان لە گوناهی ببورە، هەر کەس بیسەرمانە خوای لە گوناهی ببورە. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت، بە مەرحەمەتی خۆت ئیلاهی. بەخوا تۆ حەی و قەیومی. خوای گیان بە وشەی حەی داوات لێ ئەکەین، بەم ناوە بەرزەت داوات لێ ئەکەین، دڵمان زیندوو کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین، دڵمان پەیوەستی خۆت کە یا رب العالمین، لە خۆتمان نزیک کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. آمین آمین والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خويا أبو خاتينا وجوانا كانت صلاوي أما جسي أما بقينا خزمة بيغمبري خواه صلى الله عليه وسلم تاك نوما لخزمة يا بينا يا أكرم الأكرمين. خويا قول لقناه يوم لا يكون بوري وخويا لمن قبولك وموفق يا رب.